سەبارەت بەم هەواڵە دەچمە لای پەیامنێرمان بەها توباسی لە غەزەوە لەگەڵمان دەبێت بەها سڵاوت لێبێت. حماس 5 کەسی بەرەبەیانی ئەمڕۆ لە سێدارەداوە وردەکاری سەبارەت بەم هەواڵە و هۆکاری لە سێدارەدانی چی هەیە بۆچیە؟ ئێوارەتان باش. ئەمڕۆ بەیاننامەیەک لەلایەن وەزارەتی ناوخۆی کەرتی غەزە دەرکرا تێیدا هات کە 5 بەرەبەیانی ئەمڕۆ 5 کەسیان لە سێدارەدا، 2 لەوانە تۆمەتی سیخوڕیکردنیان بۆ ئیسرائیل لە ئەستۆ بوو، فەرمانی لە سێدارەدانیان بۆ دەرکرا بوو بەهۆی بوونی پەیوەندیان بۆ ماوەی چەند ساڵێک لەگەڵ ئیسرائیل. ئەمە پشتڕاست کرابەوە. دواتر ئەوانی دی ئەو 2 کەسە بە گوێرەی دۆسیەی لێکۆڵینەوە کاری سێخوڕیان کردووە و ئەوانی دیش ئەو 3 کەسەکەی دیش بەهۆی تاوانی دیکە بەهۆی تاوانی کوشتن و تاوانە جۆرەکانی دیکەی دژ بە دژی یاسا ئەنجامیاندا بوون. ئەوانیش فەرمانی لە سێدارەدانیان بۆ دەرچوو بوو بۆ ئەو 3 کەسە. ئەوانیش هەر هاوکات لەگەڵ ئەو 2 کەسەکەیدی لە سێدارەدران کە بەهۆی سیخوڕیکردن بۆ ئیسرائیل لە سێدارەدران فەرمانیان بۆ دەرچوو بوو. لە کەرتی غەزە هەروەها بەڵێ باشە هاوکارم بەها توباسی لە غەزەوە لەگەڵم بووی. سوپاس بۆ تۆ ماندوو نەبیت بەها.